وەزیری دارایی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت موچەی 3 مانگی کۆتایی ئەمساڵ پاشەکەوت ناکرێت هیچ وادەیەکیشی بۆ کۆتایی هێنانی پاشەکەوتی موچەی فەرمانبەران دیاری نەکرد. هەڵێنتان بەجێبێنن پاشەکەوت هەڵوەشێنن. ڕێباز حەملان وەزیری دارایی ئابووری هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاشکرای کرد موچەی مانگەکانی 10 و 11 و 12 پاشەکەوت ناکرێت و هەموو 30 ڕۆژ جارێک موچە دابەش دەکرێت. 30 ڕۆژ جارێک موچەی خۆمان دابەشەکەین و ئەو 3 مانگە پاشەکەوت ناکرێت. قەرزەکانی بانقە ئەهلیەکانمان بەشێکی زۆر چارەسەر کردووە و هەروەها قەرزی مقاولین بەردەوامی لەسەردانەوەی بۆیە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامەیەکی باشمان لە کابینی هەژ دابین کرد بۆ ئەوەی کە بتوانین ئەو قەرزانی لەسەر شانی حکوومەتی هەرێمە چ ئیستحقاقاتی شەریکاتی نەوت چ پارەی مقاولین چ پارەی مەسەلەی بانقە ئەهلیەکان دەستمان کردبوو بەدانەوە بەردەوامین. لەبارەی پرسی پاشەکەوتی موچە ڕێباز حەملان ئاشکرای کرد پاشەکەوتی موچە لەو پرۆژە یاسای چاکسازی کە حکوومەتی هەرێمی کوردستان بردووەتە پەرلەمانی کوردستان ئیستحقاقاتی فەرمانبەرانی تێدا جێبەجێ کراوە کە چۆن بگەڕێندرێتەوە هیوادارین لەو خولەی پەرلەمان بە زووترین کات ئەو یاسایە تێپەڕێندرێت. لە وەڵامی پرسیارێکی پێیامیش کە ئاخۆ حکوومەت چەند قەرزاری فەرمانبەرانە و کەی پێیان دەداتەوە وەزیری دارایی ئامادە نەبوو هیچ داتایەک و کاتێکی دیاریکرا و بخاتە ڕوو. یاسایش جێبەجێ بوو دوو کاری گرنگی تیا جێبەجێ کرد. یەکەم مەسەلەی پاشەکەوتی موچەیە دووەمیشیان ئەو پاشەکەوتانی کە لە ڕابردووە کراوە چۆن دەدرێتەوە. ئێمە ئیلتیزامی مالیمان لەسرە بەرامبەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆ بدانەوەی ئەو بڕەپارەیە بەڵام ئەوەیە کە مانگ بە مانگ زیاد دەکات کە ئەموو مانگێک ئەو پارەیەتە سەر بزەوت بە ڕقەمێک ئێستا. سەکانی وەزیری دارایی لە کاتێکدا ئەگەرچی ئێستا مانجی 12ەیە بەڵام تا ئێستا موچەی مانجی 9 چەند وەزارەتێک دابەش کراوە بەم پێش بێت دواکەوتنی 3 مانجی موچەی فەرمانبەران بەردەوام دەبێت و حکوومەتی هەرێمیش ئامادە نییە هیچ وادەیەک بۆ ڕێککردنەوەی دابەشکردنی موچە دیاری بکات بۆ نەهێشتنی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانیش حکوومەت دەڵێ ماگانە پێویستیان بە 150 ملیار دیناری دیکەیە لە کاتێکدا ئێستا داهاتێکی زۆری دەست دەکەوێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.